بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕە 76. باسی بابەتی جێبەجێکردنی لێکدان. لێرە دوو ژمارەم هەیە، ژمارە 2 لێکدان لەگەڵ ژمارە 156 لەو کتێبەی بە 3 هەنگاو لێکدانەکە دەکرێت چونکە ژمارە 156 3 ڕەنووسی هەیە. واتە ئەو ژمارە دووەی جارانی 6 دەکەم، پاشان جارانی 5 ئەو جارانی ڕەنووسی 1. هەنگاوی یەکەم لێک بدە دووی یەکەم جارانی 6 دەکەین، دەبیتە 12 ئەوها دوو جاران 6 12، بەڵام 12 دوو خانەی یەکان دووە، خانەی دەیانیش یەکە، خانەی دەیان لێرە نانووسن، تەنیا دووەکەی دەنووسن لێرە، خانەی دەیان کە یەکە لێرەی دادەنێن. ئەوە هەنگاوی یەکەم تەواو بوو. هەنگاوی دووەم ئەو جارەی دوو جاران 5 دەکاتە 10، ئەو جە کۆ دەکرێتەوە، 10 کۆ دەکرێتەوە لەگەڵ ئەو یەکە دەبیتە 11. 11ش تەنیا 11ش دوو خانەیە، خانەی یەکان و خانەی دەیان، تەنیا خانەی یەکان دەنووسرێ لێرە، خانەی دەیان لێرە دەنووسرێ. هەنگاوی سێەم ئەو جا دوو جاران 1 دەکات و کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو یەکەی دەبیتە 3 لێرەی دەنووسم، هەموو ژمارەکە ئەنجامی لێکدان کردیا 312. ئەوە ڕێگەیەکە لە ڕێگەکانی لێکدان کە زۆر ئاسانە. کاتێک بە تایبەتی ئەگەر یەکێک لە ژمارەکان تەنیا 1 ڕەنووس بوو، یەک لێک دەدەم و هەمیشە لە دەستی ڕاست دەست پێ دەکەم. ئێستا ڕێگەی دووەم کووە؟ ڕێگەی دووەم دوو ژمارەی دی هەیە، یەکەچیان 1 ڕەنووسیە 4، ژمارەکەی دیکە 3 ڕەنووسیە، ئەو جارەی بە ڕێگەیەکی دیکە لێکدانەکەی ئەنجام دەدەن، ئەویش ئەوەیە نووسینی ئەو ژمارە بە شێوەی درێژی. بە شێوەی درێژی مانای چیە؟ مانای هەشتەکە بە تەنێ دەنووسرێ، کۆ ئەو شەشەواتە 60 بەهایەکەی، ئەو سێش واتە 300، ئەو ها دەنووسرێ ئەو ژمارە 368 وەکو ئەوەی دەنووسرێ 8 کۆ 60 کۆ 300. ئەو جە یەک ئەو چارەی جارانی 8 پاشان جارانی 60 پاشان جارانی 300، ئەو جە ئەنجامی لێکدان کۆ دەکرێتەوە. لێرانە لێکدانەکە ئەنجام درایە، دەبە ئەو هاکرابە هەتا دیاربی، ئەو جە لە مابەی نیشیان دەبوایە ئەوەی ڕاستی بهێمای کۆ هەبوایە. ئێستا 4 جاران 8 یەکسانە بە 32، کۆ 4 جاران 60 چونکە 60 سفری لەگەڵا، تەنیا 4 جاران 6 سفرەکەش هەمیشە دەنووسرێتەوە. 4 جاران 6 24، 4 جاران سفرش هەمیشە هەر سفر کەواتە 240. لێرەش چونکە 2 سفر هەیە ئەویش هەر زۆر ئاسانە، تەنیا 4 جاران 3 12، 2 سفرەکەش لێرە دەنووسرێت. ئەو جە ئێستا زۆر ئاسانە ئەمن ئەو سێ ژمارانە کۆ کەمەوە خانەی یەکان 2 کۆ سفر هەردوو کۆ سفر هەردوو، 3 کۆ 4 7 کۆ سفر هەر 7 واتە 7. ئەنجامەکەی سەرجەمەکەی لێرە هیچ نییە، سفر کۆ 2 هەردوو کۆ 2 4 لێرە دەنووسم 4. ئەوجا لێرە دیسان هیچ نییە، لێرەش هیچ نییە، بەڵام لێرە یەکەیە، یەکەکەش دەنووسرێتەوە. 1472. ئەوە تەواو. ئێستا ساغ بکەوە. پرسیاری 1. باس بکە چۆن شێوەی درێژی بەکاردەینی بۆ ئەژمێرکردنی 6 جاران 274. 6 جاران 274 بزانم ئەمن ئەوەم لە چێ دروست کردیە. 6 جاران 274 ئەوەتە
بە دوور و درێژی ئەو 274 چی لێدێ دەبیتە 4 یەکەم ئەوەی دەنووسم بە تەنێ 4 چوارەکەی دەنووسم ئەوە 4 کۆ پاشان هەفتەکەش دەنووسم بە تەنیا لە جیاتی ئەو چارەی سفردا دەندرێ ئەو جا کۆی دەکەمەوە لەگەڵ دووەکەش دەنووسم بە تەنیا لە جیاتی هەفت و چاری سفردا دەندرێ دەکاتە 200 ئەو جا ئێستا شەشی دەینم لێکی دەدەم لەگەڵ 4 ئەوها دەکا 24 دوایە شەشی دەینم لێکی دەدەم لەگەڵ هەفتە سفرەکە دێتە خوارێ 6 جاران هەفتیش 42 کەواتە کردێ 420 6 جاران 200 دیسان دوو سفرەکان دەنووسرێتەوە لێرە 6 جاران دوش دەکات 12 ئێستا ئەو سێ ژمارەی کۆ دەکەمەوە خانە یەکان لەگەڵ خانە یەکان دەیان لەگەڵ دەیان سەدان لەگەڵ سەدان کەواتە لێرە ئەوها 4 و 0 هەر 4 ئەوجا 2 کۆ 2 لەگەڵ 0 دیسان 4 پاش ئێرانە 4 و کۆ 2 یەکسانە بە 6 یەکەکەش بە تەنیایە لێرە دەنووسرێتەوە ئەنجامی لێکدان کردیا 1644 1644 ئەگەر بمەوێ بە ئەژمێریش ساغکەمەوە دەتوانم ساغی کەمەوە لێرە وابزانم ئەو لاپەڕێ زۆر ئاسان بوو بەڵام پێداچوونەوەی خێرا لێرە زۆر گرنگە دەمەوێ باسی کەم پرسیاری یەک 6 جاران 3 و جاران 4 ئەو 3 و 4 لە ناوکەوانەی دانرایە گوایە یەکەم جار 3 و 4ەکەی لێک بدە پاشان لێکی بدە لەگەڵ 6 بەڵام هیچ کێشە نیە لێکدانەکە هەر کوو بکەم کەواتە وەکو کوو نووسرای ئەم نیش ئەوها دەکەم 6ەکەی جارێ دەنووسمەوە لێکی دەدەم لەگەڵ 3 جاران 4 12 ئەو جە لە هەنگاوی دووەم 6 جاران 2 جاران 6 جاران 2 12 6 جاران 1 6 یەکی 12 کەش ئەوە هەفت کردی 72 پرسیاری 2 لێرە لە ناوکەوانەی کۆم هەیە دەبی کۆی بکەمەوە ڕەنگە ئاسانتربی دووەکەی ئەو دوای وەکو خۆی دەنووسمەوە 2 جاران کۆکردنەوەکەش یەکسانە بە 5 ئەو جا هەنگاوی دووەم 2 جاران 5 یەکسانە بە 10 لێرەش چم هەیە لێکیان دەدەم 4 و 5 یەکسانە بە 20 ئەو جارانی 10 زۆر ئاسانە 2 سفرەکەی دەنووسمەوە 2 جاران یەکیش هەردوو پرسیاری 4 و 2 کۆ دەکەمەوە یەکسانە بە 6 ئەو لێکی دەدەم لەگەڵدا یەکسانە بە 60 پرسیاری 5 3 جاران 10 یەکسانە بە 30 ئەو کۆی دەکەمەوە لەگەڵ 12 لێرە کۆکردنەوەیە 30 و 12 واتە 3 و 0 و 3 یەکەم جار 0 و 2 ببورن هەردوو 3 و 1 یەکسانە بە 4 42 ئەو جە ئێستا دەتوانم بچمە لاپەڕە 77 ڕاهێنان و شیکاری پرسیارەکان پرسیاری ژمارە 2 لێک بدا وەکو کتێبەکەی هەنگاو بە هەنگاو لە لای ڕاست دەست پێ دەکەم لێکدانی 1 لەگەڵ 2 1 جاران 2 2 2 جاران 4 8 2 جاران 2 4 482 پرسیاری 3 2 جاران 4 4 جاران 2 کێشە نییە هەر یەکە 8 3 جاران 4 12 دوی لێرە دەنووسم یەکیش لێرە دادەنێم 4 جاران 6 24 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو یەکە 25 2528 پرسیاری 4 2 جاران 6 12 دوی لێرە دەنووسم یەکی لێرە دادەنێم
دوو جاران سێ شەش کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو یەکە 6 و 1 یەکسانە بە هەفت دەنووسم هەفت کردی 72. پرسیاری 5 لێرە بە جۆرەشکە نووسرایە بەڵام ئەمن دەتوانم بە خۆم ئەو هابی نووسم ئەو شێوەیە یەک لە ژێر یەک ژمارەکان دانێم یان دەتوانم یەکسەر هەر لێرەوە جاران بکەم 2 جاران 2 یەکسانە بە 4 ئەوجا 2 جاران 5 یەکسانە بە 10 سفرەکەی دەنووسم یەکەکەی نانووسم 10 ئەوها سفر یەکەکەی ئالێرە دادەنێ ئەوجا 2 جاران 8 16 کۆیەک 17 کەواتە ژمارەکە کردی 1704. پرسیاری 6 بە هەمان شێوە 9 جاران 2 18 هەشتەکەی دەنووسم یەکەکەی لێرە دادەنێ 9 جاران 2 بە خۆی دەبە ئەو هەم کرد بە 9 جاران 2 18 8 یەک لێرە 9 جاران 6 54 کۆی دەکەمەوە لەگەڵ یەک دەبیتە 55 ژمارەکە بووە 558. پرسیاری 7 5 جاران 4 20 سفر لێرە 2 لێرە ئەوجا 5 جاران 8 40 کۆی دەکەمەوە لەگەڵ 2 42 420 تەواو. بچمە لای پرسیاری 8 و 9 لێک بدە پاشان کۆبکەوە بۆ دیتنەوەی ئەنجامی لێکدان. لێک بدە پاشان کۆبکەوە لێرە بە شێوەی دوور و درێژیە ئەو سێە لێک درایە لەگەڵ 2 پاشان ئەو سێ لێک درایە لەگەڵ 7 پاشان ئەو سێ لێک درایە لەگەڵ 400 ئەوە ئاسانیان کردی ئەمن تەنیا لێرە ئەنجامی لێکدان ئەلێرە دەنووسم 3 جاران 2 دەنووسم 6 ئەوجە لێرە 3 جاران 7 سفرەکەی دەنووسم 3 جاران 7 21 210 لێرەش دوو سفرەکان دەنووسم چونکە 402 سفری هەیە هەردووچیان دەینمە خوارێ 3 جاران 4 دەکا 12 لێرە دەنووسم. ئێستا دەبی ئەو سێ ژمارەی کۆبکەمەوە خانەی یەکان 6 کۆ سفر هەر 6 کۆ سفر هەر 6 ئەوجە 8 ببورن لێرە ئەوان دەبی بە ڕەشکەمەوە لێرە 6 تەواو بوویدی دێمە لای لێرە هیچ نییە تەنیا ئەو یەکە لێرە 1 کۆ سفر هەر یەک دەبی ئەوەی دەبی ڕەشکەوە. ئێستا زۆر ئاسان نیە نووسین ئێستا ئەو دووە بەتەن لێرە هیچ نییە ناتوانم هیچی لەگەڵدانێم ئەو دوای کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو دوای 2 یەکسانە بە 4 لێرە دەنووسم ئەو جا چماوە ئەو یەکەماوە بە تەنیایە ئەلێرەی دەنووسم ژمارەکە بووە 1416. پرسیاری نۆ بە هەمان شێوە ئامادە کرایە ئەمن تەنیا لێکدانەکەی ئەنجام دەدەم 5 جاران 7 35 لێرە دەنووسم 5 جاران 40 سفر 5 جاران 4 20 ئەوە 200 5 جاران 600 سفر سفر 5 جاران 6 30 واتە 3000. ئەوجە ئێستا خانەی یەکان هەر 5 خانەی دەیان 3 کۆ سفر هەر 3 کۆ ئەو سفرە هەر 3 خانەی سەدان لێرە 2 لێرەش سفر هەردوو خانەی هەزاران تەنیا ئەو سێە خانەی هەزاران لێرە هیچ نییە کاتە تەنیا 3 ژمارەکە بووە 3220
3235 3235 ئەوەی ڕاستی بی لێرە پێویست ناکە ئەمن زۆر خۆماندی کەم خانەیەکان و دەیان و سەدان تەنیا چم هەیە ئەگەر تەمەشاکەم لێرە 35م هەیە لێرە 200م هەیە لێرەش 3000م هەیە دەنووسم 3235 هەروەکو کو دەیخینمەوە ئەوها دەینووسم 3235 لێرەش هەروە کو هەم بوو دەمتوانی هەر ئەوها ئەگەر بینووسمەوە جارەشکە با زوو بە خێرایی بینووسمەوە ئەوها بوو یەکسەر دەتوانم ئەوهای دانێم 1416 کووە ئەوها دروستی دەکەم 1000م هەیە 200 و 200ش 400 دە و 6ش 16 ئێستا بەراورد بکە هێمای بچووکترە لە گەورەترە لە یان یەکسانە بە دابنێ لای ڕاست و لای چەپم هەیە ئەوە لای ڕاستە ئەوەش لای چەپە دەبی یەکەم جارە ژمارەکان لێکدەم ئەوجە ئەنجامەکان بەراورد بکەم واتە ئەم دەبی چاری بینم لێکی بدەم لەگەڵ 326 4